بەڵێ پرسی هەڵبژاردن هێشتا پرسە گەرمەکەیە بۆیە پێویستی بە شرۆڤەی زیاترە دەمانێت شەو قسەی زیاتر لەسەر ئەو پرسە بکەین بەڵام لە چه ئەنگڵێک یاخود لە چه ڕوویەکەوە لە ڕووی تەکنیکیەوە دکتۆر وائیل بەیاتی شارەزای بواری هەڵبژاردن بە ڕێزیان ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبن گوێبیست بن لەگەڵمانە بزانین دکتۆر وەڵامەکانی چی دەبێت بۆ پرسیارەکانی ئێمە دکتۆر سڵاوتان لێبێوم کاتتان باش سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان سەرەتا بابزانین پرسی هەڵبژاردن پرۆسەی هەڵبژاردن بە ئەلکترۆنی پرۆسێکی تەندروست بوو بە ڕاودیدی ئێوە یاخودنا ئێوارەتان باش سلااو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان ڕوونە کە ئەو ڕێوشانانەی کە کۆمیسیۆن گرتیە بەر لە ڕۆژی دەنگدانی تایبەت و گشتی بەگشتی ڕێوشێنەکان باش بوون ئەویش بە بەکارهێنانی تەکنەلۆژیا و ئامێری پێشکەوت و بابەتی ڕاگەن پەلەکردن لە ڕاگەاندنی ئەنجامە بەرایەکان لە هەمان کاتدا بینیمان ئەگەر چی لێرە و لەوێ هەندێک کێشە دروست بوو لە هەندێک لە وێزگە و لە بنکەکان هاڵە ڕوویدا کە ئەو کارمەندانەی کارن لەسەر ئامێرەکان دەکرد ڕوبڕووی کێشە بوونەوە بەڵام تاوەکو ئێستا دەبینین بە شێوەیەکی گشتی سکاڵای سوور تۆمار نەکراون با بڵین کەەوە بە شێوەیەکی ساختەکاری بەژێوێکی زەق کرابێتە ئێمە پێمان وایە کە پێویستە کۆمیسیۆن ڕاهێنانی زیاتر بە کارمەندەکانی بکات بە تایبەت لە دەنگدانی گشتیدا بۆ ئەوەی کە پشتیان ببستێ ئەوەنیش کارمەندانی دەوڵەت بن یاخود خۆبەخشەکان بن کە بێن ئەم کارانە ئەنجام بدات پێویستیان بە ڕاهێنانی زیاتر هەیە بۆ بەکارهێنانی ئەو ئامێرانە چونکە ئەمە یارمەتی دەر دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە گرفتەکان کە ڕوبەریان دەبنەوە لە ڕۆژی دەنگدانی گشتیدا. دکتۆر بەیاتی نمونە ئەزێ بدم تا یعنی مەسەلە لە کەرکووکێ پشتی سعات 12 بە هەزاران کەس نەکاری بوونە دەنگی خۆ بکاربێنن ji ber ku wan ئۆتۆماتان نەکاری بە وان ئامێران نکاری بووە وان کەسان بخوێنن یعنی دوێ چەرچوێ دەگەر دیتناتە بگرم شاشتێکی gelek mezin nîne di hilbîşartinan de ev ئێمە وەکو چاودێران چەندین راپۆرتمان بۆ هاتووە سەبارەت بە بابەتی ئەوەی کە هەندێک لە ئامێنەکان ناتوانانی پەنجەمۆرەکان بخوێنەوە ڕاستە بەڕاستی ئێمە بەدوەداچوومان کرد بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە یەک لە هۆکارانە هەندێک لە ئامێرەکان بەڕاستی ڕوبەرووی کێشە بوونەوە ناتوانانی کار بکەن لە ڕۆژی دەنگدانی گشتیدا کۆمیسیۆن ڕایگەاندووە هەندێک لە ئامێرەکان لە کارکردن وەستان ناتوانین بە شێوەیەکی تەندروست کار بکەن بەڵام کۆمیسیۆن گوتوێتی کە کێشەکەمان چارەسەر کردووە بەڵام پێشتر وەکو هەندێک لە کارمەندانیش باسمان کرد لە ڕۆژی دەنگدانی گشتی تا بابەتی بەکارهێنانی و باکەتی بەکارهێنانی پەنجەمۆر بەکارهێناوە بەواتای ئەوەی کەەوە ئایا کەمپ پەنجەی خۆی بەڵێن بەکاردەهێنێتە ئەمە کێشەکەی لە ڕێژەکە دروست کرد بۆ بابەتی تێپەڕاندن ئەمە بە ژێرەی یاسا دەبێتە ئەمەشمانەی ئەوەیە کە لە کاتی ئامادەبوونی دەنگدەر لەوانی کە بەسەڵات چوون یان ئەوانەی کەوا کاری سەخت دەکەن یان ئەوەی کە زیانیان بە پەنجەمۆرەکان ئەنگاندووە ڕەنگە ناتوانی بێت دەنگ بدەن کەوات ئەمە بەڵام لە هەندێک وێزگە و بنکەی دیکە کارمەندەکانی کە ڕاهێنراون بە شێوەیەکی باش ڕاهێنان کردووە توانیویانە کێشەکە بە شێوازکە چارەسەر بکەن بەواتای ئەوەی کەوا پەنجەی هاوڵاتی لە پەنجەیەکە بۆ پەنجەیەکی دیکە گۆڕانکاری بکەن بەواتای ئەوەی کەوا بابەتەکە بە شێوەیەکی ئاسان تێنەپڕێنن ئەمە چیمان پێ دەڵێتە ئەمە وای کردووە کەش بەشێکی دیکەیان دەنگ بدەن بەڵێ کەواتە دکتۆر گرفت و کێشەکە لەکوێدا بوو لە نەشارەزای کارمەندەکانە بوو یاخود سیستم و جیازە ئەلکترۆنیەکاندا بوو دەمانەوێت ڕوونتر پێمان بڵێ لە ڕووی واقعیەوە ئەوەی کە ئێمە بینیمان وەکو چاودێرانین بەڕاستی هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ چی بۆ نەبوونی شارەزایی بەشێک لە کارمەندانی کۆمیسیۆن لە ڕۆژی دەنگداندا
یاخود پەلایان کردووە بابەتی پەنابردن بۆ چارەسەکردنی کەشەکە بە شێوازێکی دیکە ئەمە شۆکارێکی دیکە وەکو گوتم کە تۆ دەپەنجە هەیە تۆ پێویستە کارمەندی کۆمیسیۆن ئەو پەنجانە گۆڕانکاری پێ بکات هەندێک لە کە ئامێرەکان وەکو گوتمان پەنجەمۆری نەخوێندوتەوە ڕاستە بەڵام بینیمان تیمە لۆجستیەکان یەدەژیان هەبووە بۆم بابەت وەکو ئامێر بەڵام لە هەندێک لە بنکەکاندا کێشە هەر ڕوویداوە چ لە دەنگدانی تایبەت لە هەولێر بێت کە لە ڕۆژی دەنگدانی گشتیش لە هەمان کاتدا کێشە هەبووە لە پارێزگای کەرکووکیش لە هەمان کاتدا هەروەها لە پارێزگاکانی باشووری عراقیش لە واست و لە میسانیش هەمان کێشە دووبارە بۆتەوە. دکتۆر بەیاتی دخوازم بپرسم ینی گەلو دەستکاری دیوان ئامێران دەژ دەرvە دکاری وەرەکردن و پاراستنا وان ئامێران تەکنیکی باش بوو؟ سەبارەت بە بابەتی دەستوەردانی دەرەچی لە ڕێگەی هێرشی سیبرانیەوە من پێمانوانیەکەوە هەیە لایەنێکی لاخۆی لە عێراقدا هەبێت ئەم توانایی هەبێت هێرشێکی سیبرانی ئەنجامدات تەنانەت سەبارەت بەلایانی دەرەچیش بابەتی دروستکردنی داتاکان بەڕاستی پێویستی بە ڕێوشێنی پێویستی ئەمە قورسە دەستوەردانێکی زەق لەم بابەتەدا بکرێت ڕێگەی هێرشێکی ئەلکترۆنیەوە وەکو گوتمان ئەمە پێویستی بە گواستنەوەی داتانکە هەیە بۆ سنتەری داتاکان لە هەمان کاتدا وەکو ئاماژەمان پێ کرد هەندێک هاوتایی هەبووە ئەو ئەنجامانی کە دەرچوون لە سندوقی دەنگدان و هەروەها هەژمارکردنەوەی دەنگەکان کە بەدەستە لە هەندێک لە وێزگەکاندا ئەنجامدرا باڕاستی داتاکان ڕەنگە هاوتا بن سەبارەت با یەکلاکردنەوەی دەنگەکان کەوا کارمەندان لە ڕۆژی دەنگداندا واژویان لەسەر کردووە تەنانەت بریکارەکانی لایەنە سیاسەکانی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش واژویان کردووە بەڕاستی قورسە ئەم بابەتە تێپەڕێنێت چونکە ئەمە زیان بە کاندید و لایەنە سیاسەکانیش دەگەێنێت بۆیە قورسە ئەم بابەتە دەستوەردانێکی تێدا بکرێت یاخود بڵێین بە شێوازێکی کە گۆڕانکاری تێدا بکرێت. بەڕێز دکتۆر وایل بەیاتی شارەزای بواری هەڵبژاردن لە بەغداوە گەلێک سوپاس.